لەگەڵ ئاگربەستە لەرزۆکەکانی سووریادا و بەردەوامی ناکۆچە قوڵەکان هەوڵە نێونەتەوەیەکان بەردەوام بۆ چارەسەریەکی ئاشتیانەی شەڕی ناوخۆی سووریا هەرچەندە جیاوازیش هەن لەسەر ئەم هەوڵانە. پرسیارە کوتم دووبارە دەبە هەفدەمێ هەر هەوڵەکە ئاشتیە ئەوە هیڤی هەیە ئەو هەوڵ سەر بگرا یان درێژە بە ئاگربەستی بێدان. عزیز تاڵانی چالاکوان و ڕکابەری سووری لە ستودیا دەنگی ئەمریکا لە لەندەن دگەلمەیە. کاکە عزیز ڕۆژ باش سوپاس ji بۆ بەشداریەتە بەرسف لە جەمتە هەیە هیڤی هەنە بجاری خێر و سلامەت سلااف ژوەرە وش تەماشەوانی دەنگی ئەمریکەرم بڕاستی ئەو پرس گەلک جاری تێکردن ئەو پرسی جێ خودەیە ئیرۆ ڕۆژێکەوە کە ئیرۆ سووریێ مەڵەتێ سووری هەموو ڕێخستنێ سووریە ئیرۆ قەرار نەمایە دەستێ وا بخۆدا ئەف قەرارە ئاگربەستێ یان بەردەوامە ئاگەر ئیرۆ دەستێ گەلک شوونای جیهانی دەیە گەنێک جیهاتێ دەولی دەیە هەری ئەساسی ئەکید ئەمریکا و رووسایە جیهانێدا دوێ ناوچە ڕۆژهەلاتە ناوین دەژی دەستێ چەند هێزێ وێ ناوچەیە وەکی تورکیا قەتەر سعودیە ئەف کەسیانەکە کارن یارمەتیە بکەن بهێلن گۆ ئەو ئاگربەست بەردەوام بکێ و ئارامی کۆرێ هەندروێ سووریە بڕاستی دەستێ باهێزادە نە دەستێ مڵەتی سووری بخۆدێ ئیرۆ بەڵێ کاک عزیز بۆ خۆت دەزانی ینی قەیرانی سووریا یەکێکە لە قەیرانە هەرە ئاڵۆزەکان ژمارەیە لایەن لە ناوخۆی وڵاتەکەدا بەشدارن لەم قەیرانەدا لەسەر ئاستی ناوچەش ژمارەیە وڵاتە و لەسەر ئاستی نێونەتەوەی وەکواگاداری ئەمریکا و رووسیا لە پێشەنگی هەوڵەکانی ئاشتیدا نوێ ڕای ئەو جیاوازیانەی کە لە نێوانیاندایە پرسیارەکە لەوەدایە بۆ ئایندەی سووریا ینی پێ دوایە مۆسکۆ و واشنگتن شتێکی هاوبەش بدۆزنەوە لە نێوان خۆیاندا تدی مۆسکۆ و واشنگتن بخۆشی هەر کەسکی بەرجەوەندیکەوی خاص تایبەتی پێ هەیە درۆژهەلاتە ناوین هەمووی هەر شوونێ جیهانێدا گەلک تایبەتی هەنە تایبەتمەندیە هەردوو تەرەفا وکە رووسیا و ئەمریکا گەلک خاڵاتە دگەنە هەفتوو ینی بەرجەوەندیەوە دبنە یەک بەرجەوەندی دوێ دەشی کارن بڕاستی کارن کارێکی باش سەر بکەن و وێ مەسەلێ بداوی بێنن و دشوونە جودانە هەنێک خالا دەژی ئەدبێژم ئەو خاڵێ تێدە جوداژی تاسیراوێک نەگەلێکی زێدە بێت سەر پێشڤەچوونە سووریە تشتی هەری ئەساسیدا ئەدبێژم بە هەفتورە ناگۆ سووری ئیرۆ بەرێوێ ناکێ دوێ دەولەتەکە علمانی بێ جهێ ئەف هێزێ ئەسلامی متطرف ئەکستریمست تێدا نەبێ ناکێ سەرێ ناکێ ئەکیدە ئەمریکا و رووسیا سەرێ ناکێ لە هەفتوو دکن ئەوژی بەرجەوەندیە وای ئیرۆ گۆکارە من وێر وڵا هەبلیزن و بێن ئەو کەسیان ناکەی نەگنە سەر حەکم سووریش بەرلۆژی حتانها ئەلتەرنەتیڤ نەدیتن ڕێجیما سووری دەرەنگمە حتا ڕۆژکەوەکە ئیرۆ کاکی عزیز حتا ئەگەر ئەمریکا و رووسیا بگەهن ڕێکەفتنەکەی ڕکابەری و ڕژێمە ئەسەژی بکاربن ئیمکانە هەندی هەبەک و بگەهنە ڕێکەفتنان لێ پرسا مەزن ئەوە کێ دەسەڵات سەروان کۆمەڵێندی هەیە وەکی ئەلنەسرا و چ بێژنێ کۆمەڵە داعش دەوڵەتە ئیسلامی کێ دەسەڵات سەروان ناهەیە و بکارنوان بینن بە ئاشتی ڕازی بن و قایل بن لە ئیستگوان باش هەنە ڕۆژهەلاتە ناوین وەکی قەتەر و سعودیە و تورکی هەندروێ ئەف دەولەتێ دۆرە سووریە ئەو تاسیرێوانەکە مباشرە سەر گەلک ژوا ڕێخستنێ هەندروێ سووری دەیرۆ شەر دکن وەکی جەبهەت النەسرا ئەم نکارم بێژم ینی سەرانسەر وەکی دەولەتەکەش دەولەتە یارمەتی بواردکەی لێ بەس گەلک عشیر هەنە عشیرێ سعودیانە کوێتی هەنە قەتەری هەنە یارمەتی بجەبەت النەسرا ڕێدەکەن و حکوومەتی واژی چاوی خۆ لێ دەگرێ حتا ئەو یارمەتی هەیە ئەف کەسوێ بەردەوامن لێ هەگەر ئەف حکوومەتە چاوێ خۆی نەماگرت پێشیا بە یارمەتیە گۆ بوارە دەبێ وا کەسارە دەبێ هەنگی خوتێگۆ سەرواناکێ یارمەتی سەروا قوت بوو ئەکید وێ گوهداریکن وێ
چارنووسێ گەرهن باشەکان عزیز حتا گۆ ئەو یارمەتی هەبێ چش ترکی بێ چ سعودیە چ قەتەر بێ وی ئەوەی بەردەوام بن ئەم ناکە مەسلەی ئەف کەسێ گۆ کاک عزیز ڕێژیمی ئەگەر یارمەتیم بدەیت کاک عزیز بەڕای جەنابەت هێزە نێونەتەوەیەکان هێزەکانی ناوچەکە دەگەنە ئەو بڕیارەی کە بگوترێ سووریا بەبێ بەشار الئەسەد يعني باش امزانن انه سوري بشار اسد نكاري بردوام كي حتى داويه سوريا دي يعني روجا كويوري بشار في هري بشتي تدي او كشتنا كري او 6 مليون ملتي سوري الدرفي ولاطه د كامبادا و د جيانا كزور قراب د جيان دكين هايرو انفراستراكشر يعني او بناء تحتيه سوري سري صدي شيء استخراب ايكونوميا سوري زور كتيه يعني ببردوام بنا ريجيما سوري وكي بشار الاسد اكثر صدي صدوي جوهر داوي بس كاكي عزيز بكورتي او برز دور ديا كاكي عزيز بكورتي چما جرنجيا حلبي هاي ودور برنوي يعني لاذقيه وجي وان جهه كنا امريكا وروسيا ديفي بتن الور شارنا بن التايبتي اللاذقيه والدور برا شامي او توازن ارامي شامي هبيد او سيستما دولتي نكفي هجر او سيستما دولتي الشامي كانت دولتك وي بدولتك تحموها هالوشي يعني لا تقيجي وك روسيا لا تقيجي روسيا تشتكي قلكي مهمش برجو بهتر مسألة دين فيجتي كارانين وكي علوي بهتر الوردجن سرويجي تركيز دكن بنا او ناوچه نكبي مثلا حلبي بزان الباجار دوات سوري ده باجار كي ايكونومي سوري اغلبيش حلبي بو باجار كي مظنه ملتي وينا كي بهتري 4 مليون انسانه هاجر طرفك وكي طرفك كنترول كر هزاوي ذاك وي قوتر بيش طرف دي شبالو جنا امريكا روسيا ناخذت خوازي بالانس كي تشيك هردو طرف هذا كاكي عزيز بانزبيس شركاش دو وقت ما معنا كرد دوستين امريكان دوستين روسيا نرجع على كيفا ليه دي مثلا اشتي دا چند وي كاري غربن دا اشتي دا بشم تديك وكما قوتي تشتي واي خالي واي كومان هان ايغو بافدور كل سركار بكن اي نقبه امريكا وروسيا دا خالنا جرينج هنا كارن سركار بكن كارن في مسألة بيش بكن دميني سرچ حتى وقت ويوري يعني تدي اوج تخوازن حاضري كي جرد كن جو وقت وري جو كاربن سروينا كي لهفدو بكن او هنا كي دم جرد في عزيز طالع ان شاء الله كفان وركابري سوري لجي لندن دي قال دنجي امريكا بهم قال كيف سباسات كن